بەپێی ئەم پرۆژەیە بەپێی ناوڕۆکی ئەم پرۆژەیە ئێمە دڵنیاییە دەین بە هاوڵاتیان بەڕای گشتی بەلایەنە فەرمیەکان بە وەزارەتی کارەبا کە بە جێبەجێکردنی کارەبا لە کوردستان لە ماوەی 2 ساڵە ئەبێتە 24 سەعاتی بەبێ ئەوەی نرخ لەسەر هاوڵاتیان زیاد بکرێ و گران بکرێ. ئەویش لە ڕوانگەی چیەوە؟ لە ڕوانگەی بڕگەکانی ناو پرۆژەکەەوە کە پێگاتووە لە پێشەکیەک و نۆبەش لە هەر بەشێکە ئێمە ئەوەی پێویستە بۆ بوونی کارەبا بە 24 ساعتی خستومانەتە ڕوو. لە بەشی یەکەمی پرۆژەکە باسی ئامانجەکانی پرۆژەکەمان کردووە کە ئامانجمان ئەوەیە کە هاوڵاتی کارەبای 24 ساعتی هەبێ. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە کە نرخەکان ڕەچاوی بژێوی ژیانی هاوڵاتیان کە. خاڵی سێم ئەوەیە ڕێگری لە بەهەدەردان بکرێت. هەروەها ڕووکردنە وزەی پاک یەکێکتر لە ئامانجەکانی پرۆژەکەیە. ئێمە لە بەشی دووەمی پرۆژەکە 6 ڕاستیمان لەبارەی کارەبا لە کوردستانە خستۆتە ڕوو. ئەو ڕاستیان من پوختەی ناوەڕۆکی پرۆژەکە بۆ ئێوە ئەخەمە ڕوو. یەکێک لە ڕاستیەکان ئەوەیە کە هەرێمی کوردستان خاوەنی سەرچاوەیەکی دەوڵەمەندی غازە، یەدەگی غازە. ئەم غازە بەشی پێداویستی هەرێمی کوردستانەکات، چ بۆ غازی ماڵان، چ بۆ بارەکانی تر، چ بۆ بەرهێنانی کارەبا. بە تایبەت کە ئێستا کۆمپانیای دانەغاز بەرنامەی پەرەپێدانی هەیە لە سەرەتای ساڵی داهاتووە بڕی پێویستی غاز بۆ بەرهێنانی تەواوەتی کارەبا بەرهەم بهێنێ. خاڵی یەکەم غازی پێویستمان هەیە تا سەرەتای ساڵی داهاتوو. خاڵی دووەم ئەوەیە ژێرخانێکی دروستکردنی کارەبامان هەیە، بەرهەمێنانی کارەبامان هەیە لە کەرتی تایبەت کە لە ڕێگەی نۆ پرۆژەی کەرتی تایبەتەوە هەرێمی کوردستان ئەتوانێت نزیکەی 8,000 مێگا وات کارەبا بەرهەم بهێنێ. ئەی کوردستان پێویستی بە چەند مێگا وات کارەبایە لە مانگێکە؟ پێویستی بە 6,000 مێگایە. واتە توانای بەرهەمێنانی کارەبا لە کوردستانە، ژێرخانی بەرهەمێنانی کارەبا لە ئێستەیە 2,000 مێگاواتی زیاترە لە پێویستی خەڵکی کوردستان.